بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە لەگەڵتانم. یەکەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی سافی هیرانی لە شەقڵاوە دەبەسترێت. دیارە سافی هیرانی یەکێکە لەو شاعیرە کلاسیکانەی کە تا زەمن دەڕوا شعرەکانی زیاتر نوێ دەبنەوە. من لە گفتوگویەکی کووردا لەگەڵ یەکێک لە توێژەرەکان لەو کۆنفرانسە قسە دەکەم. زۆر بەڕێز ڕزگار جەباری، زۆر سوپاس دەکەم، خۆشحاڵم کە لەگەڵمانی. زۆر سوپاس بۆ جەنابتان، زۆر سوپاس بۆ ئەو میوانداریە بە هیوای سەرکەوتن. قوربان لۆی بسمە ناو بابەتەکە دەپرسم شاعیرانی کلاسیک هەتا وەکو زەمن دەڕوا ئەوان زیاتر نوێ دەبنەوە و زیاتر توێژینەوە لەسەر شعرەکانیان، نووسینەکانیان، ئەدەبیات و فکریان دەکرێت. ئەم کاریگەری هەتا ئێستاش بەردەوامە. ئەمە نیشانەی چییە؟ دەلالەتی چی دەگەیەنێ؟ بە دڵنیاییەوە لە چەند ڕەهەندێکەوە ئەتوانین ئەم بایەخ و ئەم زیندووبوونەی ئەدەبی کلاسیکی کوردی کە ڕەنگە بۆ هەموو میلەتانی دیکەش هەروە بێ، بۆ نەتەوەکانی دیکەش کە بە هەمان شێوە ئەدەبی کلاسیکیان شۆڕ ببێتەوە بۆ ڕۆژگاری ئەمڕۆیان و داهاتوش. یەکەم ڕەهەندی زۆر گرنگی ئەم ئەدەبیاتە زمانەکەیە، چونکە شاعیرانی کورد یەکەم توێژن لە مێژووی کووردا بە تایبەتی لە دوای هاتنی ئاینی ئیسلامەوە کە ئیتر خوێندن و خوێندەواری و ئەبێت بە زمانی عەرەبی و هەموو جیهانی ئیسلامی ئەگرێتەوە، ئەوە نەک تەنها کوردستان. شاعیرانن دێن ئەگەڕێنەوە بۆ زمانی دایک لە بابە تاهیر و لە مەلای جزیری، لە مەلا پەرێشان کە هەمووشان دەرچووی حوجرە و قوتابخانە ڕوحیەکانن، قوتابخانەی عیرفانی تەسەووف. ئەگەڕێنەوە بۆ زمانی دایک و زمانی دایک ئەکەن بە زمانی نووسین. یعنی لێرەوە ئەم شاعیرە گەورانە ڕۆڵی پاراستنی زمانە گەڕن، زمانی دایک. و دوجار ئەو فکرە کە لەم شعرانە ڕەنگە داتەوە، فکری شاعیران بەشێک لە مێژووی فکری کورد وەکوونەتەوە لە ناو فکری شاعیرانە. جا ئەو فکرە ئاوێتەیەکە لە فکری نەتەوەیی ئاینی تەسەووف و ئەگەر ورد بچنە ناوی لە ناو بیری هزری ئەم شاعیرانە بە تایبەتی شاعیرانی متەسەووف و عیرفان مەشرەب جۆرێکی بیرکردنەوە هەیە کە کراوەترە بۆ ژیانێکی، بۆ پێکەوە ژیان، بۆ جۆرە بیرکردنەوە کە بیرکردنەوەیکی قوڵتر. مەسەن سەطحی ڕووکەشانە نەنوارینە وجود، نەنوارینە سروشت مرۆڤ گیان لەبەر. یعنی بۆ نمونە لە بیری لە عەقڵیەتی خەڵکی ئاساییە ئەگەری هەیە ئاژەڵێک هیچ بایەخێکی نەبێ، بۆ نمونە سەگ هیچ بایەخی نەبێ، ئێستاشی لەگەڵا بێ بەداخەوە بە گەڕێکێکە تێپەڕێ بەربارانەکرێ مناڵ و گەورە بەردی. بەڵام لای عارفێک ئەمە ئیتر ڕەمزێکی گەورەی مەخلوقی خوداییە. یعنی تەنانەت لە شعری متەسەووفەکانی کووردە خۆچواندن بە سەگ کە ئەگەڕێتەوە وەکو ڕەمزێک بۆ سەگی ئەسحاب الکەهف. ئیتر ئەهان لێرەوە جۆرە لە جۆرەکان تێڕوانینێکی تری هەیە بۆ سەگ. کەواتە بینینی سەر ئەو مەودایە دەبڕێ لە بۆ بینینی دڵ و جوانناسی و جوانبینی. بە دڵنیاییەوە هەر جۆرێک تێڕوانینیان هەیە جوانی ناسیە کە جەوهەرەکەشی یان با بڵێن فەلسەفەکەی عەشقە و جەوهەرەکەی مرۆڤە. لە مرۆڤەوە ئیتر دەست پێەکەی هەڵەکشەی بۆ پلە بەرزەکانی کە ئیتر ئەوەی پێ ئەڵەن عەشقی ئیلاهی و بڕێنی ئەو بە سەیر و سلوک بڕێنی ئەو مەقاماتانە بۆ هەڵکشان بەرەو جیهانی معنەوی و ڕوحانی. ئەم شاعیرانە بە تایبەتی سافی کە سەر بەو ڕێبازەیە، ڕێبازی ڕوحیە کە خۆیان لە تەریقەتی قادری بوونە، بە شێوەیەک لە شێوەکان جۆری بیرکردنەوەیان جۆری یعنی با بڵێن گیانێکی
ڕوحی جوانتر هەیە لە ئەم شاعرانە کە لە ئێستایە بۆ کۆمەلگای کوردی ئەگەر فرامۆش کراون پراوێز خراون زۆر گرنگە بیان هێنینەوە چونکە بەداخەوە کۆمەلگای کوردی خەریکە سەر بە عقارێ ئەکێشێ کە ئیتر هەستەکەی دوو کەس لە یەک مەزەب لە یەک فیرقە لە یەک ئاین خەریکە یەکتری ڕەت دەکەنەوە ئیتر کاتی ئەوە هاتووە کە ئەو شاعرانەی ڕوحیەتێکی بەرفراوانیان هەبووە دیدگایەکی کراویان هەبووە نەکبووە یەک تەریقەت یەک ڕێباز یەک مەزەب یەک ئاین تەنانەت بۆ دەرەوەی بیر و باوەڕی ئاینش چەند کراوە بنە چەند یعنی خاوەنی پرەنسیپی پێکۆژیان و ڕێز و تەقدیر بوونە ئەمە زۆر گرنگە ئەم شاعرانە ڕوحیەت و هزری ئەم شاعرانە بێتەوە ناو کۆمەلگای کوردی مرۆڤی کورد تاکی کورد یعنی ئیتر گیان لەسەر خۆی تەسک نەکاتەوە ژیان لەسەر خۆی بەرتەست نەکاتەوە تا ئاستێک پێی وابێ لە دەرەوەی خۆی حەقیقەتێکی تر نییە و تەنها خۆی ڕاستە تەنها خۆی ڕاستە تەنانەت ئەوەی لە تەنیشتی خەریکی پەرستشە یەک ئاماژێکی بچووک ببینێکە وەک ئەم نییە پێی وایە هەڵەیە و گومڕایە باشە ئێستا قسەمان لەسەر سافی هیرانیە نەوای شعر و چرای نیشتیمان کە ناو نیشانێکی بڵێن ڕێک بەو بەرهەمانەیەتی کە هەیەی بەردەنگ ئەو بابەتەیە کە تۆ توێژینەوە لەسەر کردیە کە بە عەرەبیەکەی بەوەی هەموو خەڵکی بەگشتی تێی بگە مخاتب ئەم بەردەنگە چەند لە شعرەکانی سافی هیرانی کاریگەری هەبووە و ڕەنجی داوەتەوە توێژنەوەکەی تو بە کورتی لەسەر چی بوو لەم بابەتانە هونەر بەگشتی هەر بوارێکی دیکە هەتا یعنی ڕاگەیاندن بازرگانی هەموو ئەمانە بەردەنگی خوان هەیە مخاتبی خوان هەیە یەکێک کە هەواڵە خوێنێتەوە ئەوی گوێی لێگرێ مخاتبە مخاتبی ئەوەیە کە هەواڵە خوێنێتەوە بەردەنگ ناسی مخاتب ناسی زانستێکی سەردەمیانەیە کە زۆر ورد و قوڵ ئەچێتە ناو ئەو بابەتە کە مخاتب کێیە و چەند جواری هەیە و چین و پێناسەکردنەوەوانە من لە بەشی تیۆری توێژنەکەم باسم کردووە بەڵام لە شعری سافی هیرانیە هاتووم طبعا شاعران بەگشتی کاتێک ئەنووسن بۆ کەسێک هەر ئەنووسن کە ئیکەن بە مخاتبی خۆیان بەردەنگی خۆیان ینی ئەڵێن ئەدەبناسان ئەڵێن ئەگەر هەر کەس نەبێت لە زەینی خۆی کەسێک دروست دەکات کەواتە مەحاڵە کەسێک هەیە هەر کەسێکی ئەگەر کەس نەبێت لە ڕاستیە لە زەینی خۆی کەسێکی خەیاڵی دروستەکە و شعری بۆ ئەنووسێت قسەی لەگەڵەکە تۆ ئاوا و من ئاوا ئەم متەکەلم ئەو مخاتب ئەم ئاخێوەر ئەو بەردەنگ ئەم خاوەنی دەنگەکە ئەو بەردەنگەکەیە قسەی بووە کات ئەمە لای شاعیران بەگشتی ئاهوایە بەڵام من لە شعری سافی هیرانیە هاتووم تەنها یارم وەرگرتووە وەکو بەردەنگ بەردەنگی زۆرە هەندێک جار قسە لەگەڵ دڵی خۆیەکە هەندێک جار قسە لەگەڵ کەسی ترەکات کە یار نییە بەڵام من هاتووم تەنها یار بەردەنگ لە شعری سافی هیرانیە مخاتب زۆرن هەر چۆن مەسەلەن ئەشێ کۆمەڵێ ناو نازناو تعبیر لە یەک کەس بکات ینی ئیتر بۆ نمونە ئەگەر خودای وەرگرت بێ قسە لەگەڵ خوا بکات لە شعرەکانی هەندێک جار بەخوا هەندێک جار بە مەولا هەندێک جار بە ینی چەند بە بێژەی جیاواز هەمووشی مەبەستی خوددایە بەڵام یار لە شعری سافی هیرانیە بە پێچەوانەی چەند ناو نازناوی بۆ کەسە یار یەک وشەیە پەیوە چەند کەسێکی جیاواز ئەگرێتەوە یار هەندێک جار خوددا ئەگرێت و هەندێک جار پێغەمبەر ئەگرێت و هەندێک جار شێخی گەیلانی ئەگرێت و هەندێک جار مرۆڤێکی تر ینی ئەگرێت ناونیشانی شعیرەکە دەگۆڕێ جا من یار وەکو بەردەنگ لە شعرە کوردیەکانی فارسی و تورکیەکانی ئەوە تورکی هەن نازانم بەس فارسیەکانیشم وەرنەگرتووە تەنها کوردیەکانی وەرگرتووە پێم وایە پۆلێنم کردووە بۆ سێ جۆر پێم وایە ئەو سێ جۆرەی تێدایە یاری عیرفانی
کە ئەو خۆشی چوار کەسەگرێتەوە یاری ئەدەبی یاری مرۆیی یاری عرفانی ئەوەیە کە ئیتر پەیوەندی بە هزر و گیانی تەسەوفەکەی هەیە کە پۆلێنم کردووە بۆ چوار یاری عرفانی خودا پێغەمبەر شێخی گەیلانی مرشید و نمونەی شعریم بۆ هێنا و بەپێی تەویل و لێکدانەوە بەپێی ئاماژەی ڕاستەوخۆ لە شعرەکانیشی باسم کردووە کە ئەوە لەوێ ئەو یارە مەبەستی خوددایە تەبەن زمانی متەسەوف و عارفەکان زمانێکی میتافۆر و خوازەیە یعنی بۆ نمونە ڕەنگە بۆ باوەڕدارێکی ئەوەی کە زۆر ڕواڵەتی تێکست ئەخوێنێتەوە باوەڕداری بە ڕواڵەتی تێکست قبول نەکا بەخوا بڵێ یار بڵێ معشوق لای ئەو مانای نییە هەتا مەسەن جۆرە بیرکردنەوە هاتووە ئەڵێ هەتا مەڵێ خوا ئللا ئەبێ بڵێ ئەڵڵا ئەڵێ ئەوەش دروست نییە یعنی بەڵام لای عارفەکان نائێتر معشوق یار نیگار زۆر وشەی تریان خواستووە کە مەبەستیان خوددایە مەبەستیان پێغەمبەرە مەبەستیان قوتبەکەیەتی لە عرفانە قوتبی ئەو کێ مرشید کەواتە دوورتر ڕوانینیان بۆ بابەتەکان کردیە هەر زمانی عرفان زمانێکی خوازەیە میتافۆرە چونکە ئەزمموی خۆشەویستی خودایی ئەزممونێکی ڕوحانی زاتیە شتی مەلموس نییە دیاریکراو نییە ینی هەر ناشتوانی وەکو خۆی بیگەڕیتەوە ناچاری دێن شاعران ناچار بوونە دێن لە ڕێگای وەصفە بینراوەکان کە زولف و خەت و خاڵی ئافرەت یار ئەوانەی کە لە ژیانی واقع لەمسیان کردووە ئەو زمانیان هێناوە و تعبیری ئەزمونە ڕوحەکەی خۆیانیان پێ تعبیر کردووە دەنا زمان دەرەقەتی ئەوە نایەت ئەو تەجربە ڕوحیە زمان دەرەقەتی نایەت ئەگەر بە زمانی ئەوەی کە بیر و باوەڕەکە تعبیری لێ بکەی نابێتە شعری عرفانی ئەبێتە شعری ئاینی مەسەن زمانە دینەکەی بۆ بەکاربێنی ئەوەی تر شعرەکە دینیە بەس کە تۆ زمانێکی خوازت بەکارهێنا و مەبەست ئەو عشقە ئیلاهیەیە ئەوە پێڵەن شعری عرفانی کە سەنایی داهێناوە لە ئەدەبیاتی فارسی دوای هاتووەتە ناو ئەدەبیاتی کوردی شاعرانی کورد کە یەکەم شاعرانی کورد خوان عارف بوونەوە وەکو مەلای جزیری و بابەتاری اینجا من نمونەم بۆی هێناونەتەوە ئەو لێرە یار ئەمە یا عرفانیە لێرە مەبەستی خودا لێرە مەبەستی پێغەمبەرە لەوێ مەبەستی شێخی گەیلانیە بە ئاماژەی ڕاستەخۆی یان بە ئاماژەی دوورا و دوور بە ڕەمزەکان و ئەوانەی کە ئەو وەسفانەی کە ئیتر ئەدباتۆ سەر ئەوەی کە قەنەعەتت پێ بێنێ لێرە مەبەستی یار خوددایە مەبەستی یار پێغەمبەرە مەبەستی یار شێخی گەیلانیە یان مەبەستی یار مرشدەکەیەتی جۆری دووەم ئەدەبێت کە ئاماژەیەکی ڕاستەوخۆ نییە بە عیرفانەکە هیچ ئاماژەیەکیش نییە بە مرۆیەکە مرۆیەکە مەبەستمەوەیە کە یار لەوێ ئافرەتێکە مرۆڤێکە شعری بۆ نووسیوە بەڵام ئەوەیانە بەڵگەکانمان لاوازن نەمانتوانیوە بە بەڵگەی سەلمێنەر بیسەلمێنین ئەمە لێرە مەبەستی کچەکە چونکە سافی هیرانی هەتا 14 ساڵی لە 14 ساڵی کە باوکی کۆچی دواییەکە ئەبێتە جیانشین ئەچێتە ناو جیانی سەیر و سلوکی تەسەوفەوە پێش ئەوەش شعری نووسیوە مێژونووسانی ئەدەبی کوردی ئەڵێن ئەو شعرانی پێش 14 ساڵی نووسویەتی لەو تەمەنەکەمە بۆ خۆشەویستی مەجازیە ئینسان ینی زەمینیە یعنی بۆ یارێکە کە ئافرەکەناگونجێت لەو تەمانەشدا ئەو جۆرە بیرکردنەوە هەبوو بێ ئەبێ هەبێ ئاساییە بەڵام بەڵگە نییە بڵێن ڕاستی کچێکی خۆشویست و بەو ناوە هیچ بەڵگەیەک نییە بەڵام ئێمە لەسەر چی ئەساسێ شعرەکە سادەیە ئەڵین ئەمە شعرێکی سادەیە و بە لێکدانەوە ئەشی ئەمە هی پێش 14 ساڵی بێ و شەرتش نییە ئیلا بۆ کچێکی دیاریکرا بەڵام بۆ جوانی ئافرەت نووسیبێتی یعنی ئیترها سەرسامی هەیە بە جوانی ئەوە شتێکی سروشتیە مرۆڤ هەتایە خۆ متەسەوفەکان جوانی ئافرەت لای عارفە گەورەکان بە تایبەتی ئیبن عەرەبی ئیتر جوانی ئافرەت
جوانیەکی کاملی جیلوەی خوددایە ئەوە نکۆڵی یەکێک لە ڕەگەزەکانە کە کاری لەسەر ئەوە نکۆڵی لێ نەکراوە ئەوە بەڵام لەوێت توێڕوانینی عارفانیان هەیە بۆ جوانی ئافرەت بەڵام مرۆڤ لە تەمەنێکە یعنی حتا ئەشمرێت مەگەر ئەوانەی ئیتر خۆیان تەواودا ببڕێنن دەنا با بڵێن هەژمونی جوانی ئافرەت کاریگەری هەیە لەسەر دڵ و دەرونی ڕەگەزی نێر باش لای شاعران ئەمشێ بەڵام ئێمە لەوێ نەماتوانێت بیسەلمێنین کە 100% وایە لەسەر ئەزمموی شعرەکە کە سادەیە و وەسفەکان کە پێچێ ئەم وەسفانە هەر بۆ مرۆڤێک بێت وەکو کەواتە بەردەنگەکە لەوێ ڕوون نییە بەڵێ بەڵام یارە ئەدەبێکە کە زۆرە نمونەی زۆر تێدا ئێمە لەوێ من باسم کردووە لەوێ ئەکەوێتە سەر خوێنەر پاشخانی خوێنەر کە ئەم یارە ئەدەبێت کە نمونەی زۆرشی تێدایە ئەو بەچمە بەستێک دەی خوێنێت بەڵێ ئەیباتەوە بۆ عیرفانەکەیان ئەهێنێتەوە بۆ مرۆیەکە لەو بەردەنگەی بەشی دووەمیان بازنەی دووەمیان خوێنەر دەور دەبینێت کە ئەو بەچمە بەستێک ئەو شێرە دەخوێنێتەوە چۆن بەکاری دێن هەر خوێنەر ئێستا لە ڕخنەی میتۆدی نوێیە خوێنەر تەوەرە جاران شاعیر بیرکردنەوەی شاعر تەوەر بووە بیرکردنەوەی شاعر تەوەر بووە کە دوای فەڕەنسیەکان ئەدەبناسە فەڕەنسێک خاون بیردۆزەکان تێکستان کرد بە سەنتەر ئەوە بیردۆزەکە بە ناوی مەرگی نووسەر کە شاعر چی نووسی خۆی مرد ئەوە تێکستە چی ئەڵێت دێن لەبێتە موڵکی گشتی و لە شاعیر و لە نووسەر وەردەگیرێتەوە بەس ئێستا لە ڕخنەی نوێیە ئەو نەهجە هەیە کە خوێنەر تەوەرە خوێنەر چی لێ هەڵەنجێنێ من وەختی خۆی لەگەڵ برادران زۆر جار ئاوە گفتوگۆی ئەدەبی وانەمانە کرد هەندێک شاعری فۆلکلۆر هەیە من ئەموت ئەمە ڕوحیەتێکی عرفانی زۆر بەرزی تێدایە ئەوە بۆ لەبەرەوەی من ئەمیست بەو چێژە و هینە بیخوێنمەوە و ئەتوانم تایە بیدۆزمەوە یان لە شعرێکی هێنا با بڵێن لە شعرەکانی سافی کە باسەکەین لێرە کۆنفرانسەکە لەسەر سافیە مەسەن ئەو شعرانەی کە بۆ یارە و هیچ ئاماژەیەکی ڕاستەخۆ نییە کە بچێتە باری عیرفانەکە ئەکەوێتە سەر پاشخان و چەشەی خوێنەر کە بڵێ ئەمانەش یاری عیرفانین لا یەکێکی تر بازنەی سێمیان دووەم ئەمە دووەم بوو لە سێمیان سێمەکە مرۆییە یعنی شعرێک بۆ کچێک بنووسی یارەکە یارێکی مرۆیی ئینسان مەجاز بە زمانی عارفەکان خۆیان ئەڵێن مەجازی عشقی مەجازی عشقی ئیلاهی عشقی مەجازی یارە ئەدەبێکە پێم خۆش بوو ئەوە باسکەم هەر ئەوەیە کە ئەدەبناسان ئەڵێن فریشتەی شعر یعنی ئیتر زادەی خەیاڵی شاعرە کەسێک هەبێ شعری بۆ بڵێ بیکاتە هەوێنی داهێنانی شعری و توانای شعری خۆی بۆ دەرببڕێت یعنی ئەگەر ئەشێ شاعرێک نە سەر بە تەسەوف و عیرفان بێ نە لە ڕاستیشە یارێکی هەبێ بەڵام لە زەینی خۆیە یارێکی دروست کردووە ئیتر قسە لەگەڵەوە بکە فیلمەکەیە کابراکەوێتە دوورگەیەکەوە بووکەڵێ دروستەکە هەر قسەی بۆ بکات ئەو یعنی ئەوە ئاماژەی قوڵی تێدایە ئەو بابەتە کە شاعران زۆر جار مخاتبەکە لە شعرەکەیە زادەی خەیاڵی خۆیەتی هیچ ئەزمونێکی واقعی عشقی نییە لە هیچ پەیوەندیەکی خۆشەویستیان نییە بەڵام یارێکی لە زەینی خۆی دروست کردووە وا ئەکات ببێتە هەوێن و وزە بۆ نووسین ئەمە ناوی لێنراوە یاری ئەدەبی یان فریشتەی شعر ناوی زۆرە لە یۆنانیەکان قسەیان لەسەر کردووە 2000 ساڵ پێشتر کە چۆن یعنی شاعر ئەو مخاتبە دروستەکە و توانای ئەدەبی و شعری خۆی لە ڕێگای گفتوگۆ لەگەڵ ئەو دەرەبڕێت زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز ڕزگار جەباری توێژەر کە لە کۆنفرانسی زانستی سافی هیرانی بەشدار بووی وەکو توێژەر سپاس دەکەین کە ئەو دەرفەتت بە ئێمەشدا کە لەگەڵ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ دیمانەکەتان
بە هیوای سەرکەوتن هەمیشە سەرکەوتو بن. زۆر سوپاس بۆ ئێوەش بەڕێزان تا دیدارێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.